بینەرانی عزیز دووبارە سەڵاو کاک نەجات دێمە لای تۆ بۆ ئەوەی دەست بکەی بە وەڵامدانەوەی پرسیارەکان. طبعا سێ پرسیار بوو هەرسێکی یەکە لەسەر مادەی 140 مادەی 140 من وتم ئەگەر فەقەرەی یەک مستەفیدی یەکەم تورکمانە، فەقەرەی دوو سێمیش لە ئیحسایش ئێمە ئەرقاممان هەیە. طبعا ئێمەش دەڵێن تورکمان نسبەیەکی يعني کەمتر لە 35 یان لە 38 کەمتر نین لە ناوشاری کەرکووک استینادەن وەثائقی کۆن نا وەختی سەدام کە گۆڕاوە. من ئەلێم مادەی 140 ئەمە قەناعەتی منە. ئیستاکە بەم حیثیاتە بەم وەزعە تورکمان گەیشتی نقطەیەک کە کەرکووک ئەقلیمی خاص ببێ بۆ خۆی. ئەقلیم کەرکووک اینجا کورد و عرب و تورکمان مشارکە. تەنها ڕای تورکمانەکانە یان کوردیان عەرەبیش پێکاتی عربیش عینەن ڕایە بەس کوردش نازانم عەجەبە ئەم ڕایە. کورد عموماً یەک حلمیان هەیە، ئەمە یەک مەسەلەی نەشید وەتەنیە تقریبا کەرکووک کوردستان بێ. خۆی مە خەونێکی لە مێژینەشە کە کورد هەر کەرکووکی بە کوردستانی زانیوە و ئەو خەونە شەر هەبووە کە بگەڕێتەوە سەر کوردستان. من لەگەڵتم من ئەلێم کەس ناتوانێت ئەمە ڕای من نییە ماوە پێشکەشکارێک ڕای ئامی کوردە. حتى ئەگەر یەک نەفەر قەناعەتیش هەیە ئەوە نەبێ ناتوانێ بلێ لأنه عموما ملەتی کورد هەموو لەگەڵ ئەم بەم تەوەجه هەیە. من دەڵێم من ئەلێم ئێمە قەناعەتمان ئیستەوایە. ئەگەر برا کوردەکان گەرەکیانە ئەم قەناعەتە بیگۆڕن من یەک قۆپیە بدەم بە سیاست مەدارەکانی برا کوردەکان. کەرکووک تەواو ئەوە 9 ساڵە هەر کەس دێ ئەلێ کەرکووک دڵی کوردستانە، کەرکووک قودسی کوردستانە، کەرکووک نازانم هەرچی بلێ با بلێ ئەنواع ئەشکال عناوین هەیە. بەس ئەم زەریبەیە کە ئینسان کە دڵی تو چەند کە خەفەت ئەخۆی لەسەر دڵت مەقەیەتە بی عیلاج ئەگەر نەخۆش بی عیلاجەی دەی دڵ حەساسە دڵ یعنی حەیاتە. عەجەبە ئەو برا کوردەکان ئەو موسڵەکان کە ئەلێن کەرکووک وایە تەعامل کردیان لەگەڵ کەرکووک وەک ئەم عنوانە من ئەلێمنا. ئیستا بڕۆ سەیر کە بەس ئەوەیە بە بەرپرسە کوردەکان وەکو دڵ و وەکو قودسی کوردستان تەعاملیان لەگەڵ کەرکووکە نەکرد. بە عنوان بڵێ بە عنوان استیفادەیان کردووە بەس بە تەعاملنا. فەرموو ئیستا کەرکووک من ئەلێم پێت ئیستا ئەگەر سیاست مەدارانی برا کوردەکان لە کەرکووک ئیشەکەن کەرکووک 10 ساڵێتر وەک هەولێر و سلەیمانی بێ لە خەدەمات لە مەشاریع لە فرص عمل لا سلەیمانی و هەولێر لەخوا بە زیاد بێ وەک یەک مملەکەتی ئەوروپیە. ئەگەر تەعامل لەگەڵ کەرکووک وا بێ دوای 10 ساڵ قۆپیە بووکەنی ئەوەیە گەرەکمە قۆپیە. ئەگەر ئەتوانن وا بیکەن بێ داواکردن وەرن بابێ بۆ کوردستان نا داوا مەکە وەرە خەدەمات مەشاریع فرص عمل استثمار شەریکات ئەمنیات 10 ساڵێتر 15 ساڵێتر ئێمە اختیارە بن. احتیمال ئەمرینیش منداڵەکانمان کە گەورە ئەبێ کە پرسیار ئەبێ ئستفتا ئەبێ ئەلێ وەڵڵاهی کاکە من ئەلێم ئەو وەزع باشترە. بەس ئەمە تو دێی بەس مجرد عنوان استغلال کەرکووکەکەی تعامل باش ناکەی لەگەڵ ملەتی تورکمان بالذات طبعا نەتیجە وابێ ئەلێن نا ئێمە ئەقلیم بە تەنها گەرەکمانە. بەڵێ گەر بچیتەوە سەر پرسیارەکان هەر پرسیارێک گەرما بێ وەڵام من بەڵێ من ئەمە پرسیار بوو کە تورکمان لەگەڵ 140 ئەو ئەگەر بوو چی ئەکەن. من ئەلێم ئێمە ڕایمان وایە ئیستە تورکمانەکان. طبعا لەناو پرسیارەکان من ئەلێم یەک تەسەورم هەیە بۆ هەموو ملەتی کورد گەرەکمە. طبعا من بەڕاستی خۆم بە جیاوازی حیسابم نەمکردووە لەگەڵ ملەتی کورد. من ئەلێم ملەتی کورد یەکەم تشت مسلمان عێراقی هەمومان یەک هاوڵاتین. مەسلحەتی کورد مەسلحەتی منە والعکس صحیح. من ئەلێم زۆر دووەل جوار هەیە ئیستا سیاست گۆڕاوە تەعامل گۆڕاوە. من ئەلێم ئەم گۆڕانە استراتیجی نییە تەکتیکیە. یەک مەشروع هەیە دوای مەسەلەی سووریا یەک مەشروع هەیە بە نەرمی تەعامل ئەیکەن لەگەڵ برا کوردەکان سیاست مەدارەکان و ملەتی کورد بە نەرمی حتا با ئیشیان تەواو بکەن. من ئەلێم مەسلحەتی ملەتی کورد کەواتە لێک نزیک بوونەوەی وڵاتانی دراوسێ لە بەرپرسە کوردەکان و لە حکوومەتی هەرێمی کوردستان تاکتیکە نەک بەرژەوەندی و مەسلحەت و ڕێکەوتن. بالضبط تەکتیکە استراتیجی نیە یعنی ڕای عینە ڕایە بەس ئەلێن با ئەم ئیشە با تەواو بکەن نەرمی قسە ئەکەن لەگەڵ
هەرێمی کوردستان با بزانین ئیشەکەمان با تەواو بێ ئەو کاتە خوا کەریمە من ئەلێم تحالف ئەساسی حتا لەگەڵ عێراقیە ئێوە هەمووتان مراقبەتان کرد تحالف لەگەڵ عێراقیە نەتیجە چی بوو گەیشت صفر من ئەلێم حتا ئەوانەیش لە مەسلەی مادەی 140 انضمامی کەرکوک باقلیم کوردستان لە 180 احتمال 90 موافق نین بس هەر گەرەکیان یەک مشكلة دروست بکەن میانی من طبعا لە ئینتەرنێت خوندم یەک کابرا تعلیقی کردووە لە عێراقی ئەلێ پرسیارەکە ئەلێ ئەم مشکلەیە کە دروست بوو اتفاق هەولێر عێراقیە هات لەگەڵ برا کوردەکان دانیشتون چیت نەتیجە چی بوو صفر وتی نا نەتیجە صفر نەبوو نتيجة صفر بو لسحب الثقة سحب الثقة قيمتين يكسال ما هو أم حكومته انتخاباتها بأي قرن وتي أي استفادة تشتان كرد العراقية وتي استفادة من أويا يك لحيمي زور بقوة بو ميان دو كتلة تحالف كردستاني تحالف وطني وكردستاني إما أم لحيمك هر بتشاقو ليدان تفكيك بو أم لحيمة إما نجاحت من قانجازمان تفكيكي ام تحالف ميان ام دو طرفه بله هیچ پرسیارێک ماوە مەڵام من دەدابێت نعم ممنون سپاس تاکەوێت دێمەلایتەوە سپاس بۆ هەموو برانەی کە پرسیاریان هەبوو لە زمنی قسەکان تا ئەگەر کۆمنتێک شتە بێت دەتوانی بەڵێ کاکیوا پرسیاری ئەوەی کرد کە لە 2023 سەدام حوسێن ڕووخا دەکرا لەوێ مادی 58 جێبەجێ بکرا ئەو کاتە ئاسانتر بوو کورد بۆ خۆی بەڵێ ئەزانی ئەو کاتەی شێزەکانی هاوپەیمانان ڕۆڵی زۆر کاریگەریان هەبوو بەڕاستی لە کەرکووک و ئەو ناوچانە یعنی دەستی هەموو پێکهاتەکانیان بەست بۆ خۆیان خاوەنی بڕیاربوون بەڵام لەگەڵ هەموو ئەمرانیشە بڵێ لەو قۆناغا زۆر پرسی گرنگ و حەساس دەتوانرا یەکلا بکرێتەوە نەکرا ئەوە بۆ مێژوو بەجێ بێڵین برادەرێکی تر پرسیاری کرد پارتوویەکی تی چیان بۆ خۆیان کردو چیان بۆ کەرکووک کردووە من پێم وایە نابێ ئەمەوا جاب بکرێتەوە بەڕاستی یاری خەڵکی کوردستانیش نابێت چاوی لە دەستی پارتوویەکێتی بێت کە چێکا بۆ کەرکووک ئەی من پێشەکی بەرنامەکەیشەوە پرسی کەرکووک پرسی پارتی بەتەنانیە هینێکێتیش بەتەنانیە هین گۆڕانیش بەتەنانیە پرسی کەرکووک و ناوچە هاوشێوەکانی پرسێکی نیشتیمانیە پرسی کوی خەڵکی کوردستانە بە هەموو هێزولانە سیاسەکان ئەبێ ئەمە پێکەوە ئیش لەسەر چارەسەرکردنی ئەو پرسە بکەین کە بەرژەوەندێ باڵاکانی خەڵکی کوردستانی تیاڕچاو بکە نەپارتی لە سەر کەرکووک و ناو چاوشێوەکانی شتی دەستکەوتووە نەیەکێتی شتی دەستکەوتووە کە بۆیە وا ناخوێنرێتەوە برایەکی تر پرسیاری کرد هاتنی نوری مالکی بۆ کەرکووک کە پارتی قسەی لەسەر هەبووە یا تێبینی لەسەر هەبووە من پێم وایە خەڵکی کەرکووک بە شێوەی گشتی تێبینی لەسەر هەبووە دکتۆر نوری مالکی سەردانەکەی سەردانێکی سیاسی بوو ئیستیفزازکردنی خەڵکی کەرکووک و کوردستان بوو بۆیە بەڵام دوا بە دوای سەردانەکەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی کرد وەکو وەڵامێک بۆ سەردانەکەی ئایا ئەمە شەر سیاسی ئەوەیە خۆی زۆر جارانی زۆر لە خەڵکی ئێمە لە کوردستان ئەکەونە هەڵەیەکەوە بەڕاستی یعنی زانەی کەرکووک نابێ ئێمە وا تەماشای بکەین لە نێوان بەغدا و هەولێر بەڕاستی ئێمە پێمان وایە کەرکووک کوردستانیە ئەوەی کە ناتەبیعیە نوری مالکی سەردانی کەرکووک بە دە جاری تریش بە سەرۆک وەزیرانی عێراقی فیدراڵ بێت لە قۆناغێکا کە ئەزانی زۆر ئیستیفزازی و سەردانەکەی ئەوەی داود ئۆغڵۆ ئەگەر داود ئۆغڵۆ پاروپێرار هات با لە بەغداوە هات با بەڵێ کورد هیچ کاتێک ئیستیفزاز نەبوو بە هاتنی داود ئۆغڵۆ بەڵکو هەنگاوێک بوو بە هەوێنی ئەوەی تەوکردنی عێلاقی پێکاتی کوردی و تورکمانی لە شاری کەرکووک کە ئەمە چەندین ساڵە کورد ئیشی لەسەرەکات جا ئەو هاتنە ئەگەر من بۆیە ینی ئیجابیاتی ئەو هاتنی لەوەیە ئەبینم کە حکوومەتی عێراقی فیدراڵی ناڕەحەت و نیگەران کرد هەر کاتی ئەو حکوومەتە نیگەران بێەوە بزانە ئێمە قازانجمان کردووە بۆیە ئەوم پێوان نییە ئەوە دوو فاقی بێ لە سیاست دواتر ئەو بەڕێزە لە هەولێرەوە هات بوو ئەو مەغزا و معنایەکی زۆر قولی هەیە من ئەوەی وت حکوومەتی هەرێمە بێ وجودی هەبێت لە کەرکووک و برایەوتی وجودی حزبی هەیە بەزەبت ینی ئەزانی ئەبێ پرسی کەرکووک نەیکەین بە مەسلەی حزبی نەیکەین بە پرسی حزبی ئەمە خەتەرە و مەترسیە و زەرەریشمان لێ کردووە دەبێت کۆتایی بەوە بێ بەڕاستی ئەم پرسە دەبێت لە ئاستێکی باوە بۆ دەبێت کۆتایی بەوە بێ بۆ کۆتایی پێنات ئەجا بۆ کۆتایی پێناتۆ من نازانم من ئەوەی کە لە کەرکووک دەژێم تێبینی ئەو دۆخەکەم ئەو دۆخە من پێم وانە نەکەرکووک و نە سەعدی و جەلەولا ئەمانە پرسی هەموو کوردن پرسێکی تاریخیشە ینی پارتویەکیتی دروستیان نەکردووە ئەم پرسە هەبووە
تۆ ڕوبەڕووی سیاسەتێکی زاڵمانەی حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق بدۆتە بە ئێستایشەوە بۆیە ئەم پرسە یعنی ئەبێ پرسی تەواوی خەڵکی کوردستان بێت لە سەرمایەدارێک و قوتابیەکی زانکۆ و مامۆستایەکی زانکۆ تاکو و سەرکردەیەکی گەورەی ئەم وڵاتە ئەبێ ئەمە خەمی ئەوە پرسی ئەو بێ وەکو ئەجندەیەکی استراتیژی خەڵکی کوردستان لێ بڕوانێ و خەڵکی ئاڕاستە بکەی بۆ چارەسەرکردنی ئەمە بەڕاستی نابێت لەسەر ئەساسی حزبی بێ. برایانی ئەو پرسوسیان کاکداناوەی پرسیار کرد کە پشتیوانی لایەنەکان بکەن بۆ جێبەجێکردنی مادەی 140 بزوتنەوەی گۆڕانکە ئەوەی پرسی دەنگی لە دەزار لە کاتی ئینتیخابات ئێستا کە هێز و لایەنە سیاسیەکانی کەرکووک کوردستانیانی کەرکووک یەکدەنگن دوێنێ کۆبنەوەییان هەبووە بەیانێکیان دەرکردووە کە یەک هەڵوێستن لەسەر پرسی کەرکووک و ناوچە هاوشێوەکان بزە تا ئێستا خۆشبەختانە جگە لەو هەڵەیەی کە لە ئینتیخاباتی ڕابردوو ڕوویدا تا ئێستا ئەو تەنگەژانەی کە لە هەولێر و سلەیمانی هەن لە ڕووی حزبیەوە نەگواستراوەتەوە کەرکووک هەموو لایەنەکان بە ئەو پسۆن و فەرمانڕەوە لەوێ لە ئاسی سیاسی زۆر باش ئەمانجی هەیە و تەنسیقی زۆر باشەیە کە ئەمە خەڵکی کوردستانیش ئەمەی دەویست و ئێستا هەروایشە لە دیباجەی دەستور هاتووە کە گڵشادەوەی پرسیار کرد کە بەڵێ وایە ئەوە یەک لەو خیارانەیە کە لە پێشدەستی خەڵکی کوردستانە کە من پێم وایە و بڕایشم بەوە هەیە ئەگەر مادەی 140 یان یەک لەو بەندانی تری دەستور جێبەجێ نەکرێ یەک پارچەی خاکی عێراق لە ژێر هەڕەشەوە مەترسیدایە بۆیە من بە دڵنیایەوە لەمەمە قەناعەتی خۆمە کە هیچ کاتێک کورد دەستبەرداری ئەو ناوچانە نابێ ئەگەر مادەی 140 ئێستانە 4 ساڵی تر چەند ساڵی تر جێبەجێ نەکرێت یەک پارچەی خاکی عێراق بکەوێتە خەتەرەوە ئەمە هەر منیش نەموتۆ دەیان جاپیادەی سیاسی کوردی ئەوی ڕاگەن تەنها بە تەفاهمیان لە ڕێگەی هێزیشەوە چووکە بەرپرسێک لەماوەی لە ڕێگەی هێزیشەوە بێ ئەمە یەکلایەکەین لە هەر ڕێگایەکەوە بێ چونکە ئەمە گەیشتە حدێک بەڕاستی یعنی گەیشتە حدێکە ئێستا کە ئەوە نووری مالیکی سەرۆک وەزیران بڕیارێکی داوە کە عملیاتی دیجلە سەرکردایەتی عملیاتی دیجلەی لە کەرکووک دروست کردووە کە ئەمە نەک مەترسیە لەسەر خەڵکی کەرکووک ئەمە لە ڕووی استراتیژی ئەمنیوە مەترسیە لەسەر شارەکانی هەولێر و سلێمانیش بۆ ینی ئەم هەنگاوانە ئەبێ هەنگاوی جددی و وەڵامی جددیشیان پێ بدرێتەوە ئەرکنەبێ وەڵامەکانت فشاری کشانەوە لە حکوومەتی بەغا بەکار نهێناوە من دروستە زۆر ڕاستە لە زۆر قۆناغەکان دەبواە کورد زۆر جار فشاری زۆر توندی هەبواە ئەنی کورد ئەو ئەخلاق و قیەمە بەرزی کە هێتی زۆر جار لەسەر بەڵێنەکان اینی متمانەکات تۆ بەرامبەرەکەت بەڵێنت پێدا ئیمزاد بۆکە هەموو ئەو شتانەی کە پێویست بۆ بکرێت کردوێتی بەڵام لە وڵاتە کە خەڵک پرسیارێک ماوە وەڵام نەدابێتەوە وڵی ماوە پرسیاریان زۆر بە کورتی چکە کاتی کاکمەلا فەرمانیش بۆەوەی نەخۆی گا خورشید باسی ناکۆکی نێوان کوتلەکانی کرد کە یەک لە مەترسیە هەرە گەورەکان ناکۆکی نێوان کوت لە سیاسی کوردستانەکانە کورد نابێ بەڕاستی ئەگەر لەسەر زۆر شتی تر لە هەرێم ناکۆکی هەبێ ململانی سیاسی هەبێت لەو ناوچانە ئەبێ ئەمە حرام بکرێ بە تایبەتی لەسەر مەسلەی گەڕانەوە و چارەسەرکردنی پرسی کەرکووک و ئەو ناوچانە نابێ بە هیچ جۆرە چونکە ناکۆکی گەورەترین زەرەر لە قسەی کەرکووک و کوردستانەدا حەزب دەسەڵات دەڵێ بۆچی کەم تەرخەم بوونیان من وەڵامی ئەوە بدەمەوە کە کاک مەسعود بەکردەوە ئەوە بسەلمێنێ من پێم وایە زانی کاک مەسعود ئەوەی سەلماندووە بەکردەوە ئەوەی کە ئایبینی لە مێژووی نزیکی پارتی دیموکراتی کوردستان و نەماڵەی بارزانی لەسەر مەسەلەی کەرکووک تەسحی و قوربانی ئێزگار زۆریان بەڵێ سپاس کاکمەلا فەرمان دێمە لای تۆ بەڵێ دەبارەی ئەوەی کە ئایا زۆی گۆڕان بێ دەسەڵات بەرنامی باشتریان هەیە بۆ 140 ئێمە ئالیەتی جێبەجێکردنەکان گۆڕین مەسەلەن لەگەڵ بەغایە ناچین بەغا سەرخەڵ بە کێشەی نەوتەوە بەڕاستی ئەچین لەسەر کەرکووک ئەو وەز ئاگەر ئەزمە دروستکەین لەسەر کەرکووک ئەیکەین لەسەر زەوی ئەیکەین ینی ئێمە لە زەوی کوردستان سازش ناکەین بۆ خەڵکی کوردستان دڵنیا بێت لەسەر بەسەری زەوی جگە لەوە بۆ هاوهەڵوێستی بەڵێ ئێمە هەمیشە ئامادەی هاوهەڵوێستین لەسەر پرسە چارەنووسازەکانی نەتەوەی کورد خەڵکی کوردستان لە بەغایە و لە هەموو شوێنەکانی تریشە بەڵام بەداخەوە لە ینی بەرامبەر تەعاملی وانە ژێربەژێر نەیانێشت لە گۆڕان لە حکوومەتی عێراق بەشداری بکە و ئەوە لیژنەکەش بەو دەردەچوو کە ئەوە ئێستا خۆشیان لە بینی یەکە ناکۆچیان تێکەوتووە ئەوەی مەسەلەی ئەگە زۆرینەی تورکمان پێی باش بوو کە نەجات جوابیدایەوە
من ئەگە بتوانم سیقەی تورکمان بۆ لای خۆم بێنم لە من نەترسێ و ژیانێکی خۆشی بادی بۆ دابین بکەم بەشداری بکەم لە حکوومەتی لە قەرارەتی کورتخۆیە پێم وایە تورکمان ئێستا چۆن حەسوودێ بۆ وەزعی لە سلێمانی و لە هەولێر و شوێنەکانتر هەیە ئەوسا خۆی ئەڵێ وەڵا حەزەکەم بێمە لای تۆ ئێمە لەسەر کەوک سازش ناکەین پێوەتی ئێمە لەسەر زەوی کوردستان سازش ناکەینەوە ئیشی بڕاوەیە دەربارەی هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەوە گۆڕان نەبوو بڵێ بە یەکلسدا نابەزین لە کۆبنەوەکەی لەگەڵ کاک مەسعودا نوێنەری کۆمەڵ و نوێنەری یەکگرتو زۆر بەڕاشکایی بە کاک مەسعودیان وتیا ئێمە بەلەقەکەی ئێوەمان وتووە لێرە بۆی بە یەکلسی دابەزین وەڵامتان نەداوەتەوە بڕۆن لە کۆمەڵ و یەکگرتو پرسن دەربارەی یەکێتی نیشتیمانی ئەوساکە ئاگاداری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی تەوزیهی دابوو بە خوارەوە بەڕاستین کە بە هیچ شێوەیەک نزیکی بزوتنەوەی گۆڕان نەکەونەوە ئەو کاتە ئاگاتان لێبوو وەزعەکان چییە بۆ داهاتوو ئێمە هێشتا ڕەئی فەرمی بزوتنەوەی گۆڕان ئەوەیە ئێمە هێشتا بڕیارمان نەداوە نە لە کوردستان و نە لە ناوچەداپراوەکانی لە کەرکووک چۆن بەشداری هەڵبژاردنەکەی بەڵام من وەک ڕەئی خۆم کار ئەەکەم بۆ یەکلستی بەڵام لەسەر ئەو ئەساسەی کە ئەبێ متمانە دروستکەینەوە ئەو کۆبنانەی کە پێشتر کردومانە لەگەڵ پارتی وێچێتیە ئەو بەڵانەکە هەن جێبەجێ بکەن چه هەوڵێک بۆ جێڕانی ناوچەدابراوەکان لەوەتەی بزوتنەوەی گۆڕان چۆتە بەغا لە هەموو لەسەر ئەوانەی کەرکووکەیە زۆر بەڕاشکایی بە خەڵکی ڕاگەێنن وەک مەحامی خەڵکی کوردستان وەجگە لەوە ئەو لیژنەی کە ئێساوە ئەو وەزعی دروست کردووە لەسەر پێش باسم کرد لەسەر پێشنیاری برادانی بزوتنەوەی گۆڕان بووە و بیزات حاکم شێخ لەتیف بە تەئکید دروست بووە بەڵێ ئەو لیژنە حەڤە کەسێکی ئێستا دروست بووە مەبەستت بەڵێ ساڵی پار بووە ئەوە بە کاتەکە نیە بە تاریخ لامەکەی داوای کردو و دەچ ڕۆژێک و کەی داوای کردو و چۆن داوا کراوە خۆشیان بێ بەشکراون لی بەڵێ ئێستا خۆشە بێ بەشکراون بێگومان تا کات بڕوات لە قازانجی کورد نییە و ئەبێ لە سەرەتای 2023 بمانزانستایە سیاستمان کردە کە بەهێزبوونی بەغا تاگلایەنە ئەڵێم لە قازانجی ئێمە نییە و ئێمە نەمانتوانیوە سوپاسالار کووردە جێگری ڕێزۆرا کووردە جێگری پەرلەمان کووردە و هەرچیان پارتین هیچیان نێشێتیش نین نەمانتوانیوە ئێمە سوود لەم پلەپایانە ببینی بەڵێ کاک مەلا فەرمان بە کورتی ئەگەر تەواو سوپاس دەکەم کاکایز دێمە لای تۆ کاتی بەرنامەکە بەرەو تەواوبوو نەچێ دواوتە دووەرەگرم چی بکرێت بۆ ئەوەی مادەی 140 جێبەجێ بکرێت چی بکرێ بێ کورد یەکڕزی خۆی بپارێزێ لە ئاسێکی باڵا ئەزانی استراتیژیەکی ڕوونی نەتەوەی هەبێ بۆ ئەو ناوچانە حکوومەتی هەرێمی کوردستان حەقی دەستوری خۆی لە کەرکووک و ناوچە هاوشێوەکان بەکار بێنێ ئەبێ شعوری گشتی هوشیاری گشتی وا دروستکەین لە ڕووی کۆمەڵایەتی و فەرەنگیشەوە کە من هەست بکەم کە خەڵکی کوردستانم بەڕاستی حکوومەت و دام و دەستگاکانی ئێمە هەندێک جار زانی تەنها خۆی بە حکوومەتی سێ پارێزگای هەرێمی کوردستان نەزانێ ئەبێ لە کللتور و سەقافەی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوە بێ کە کەرکووک پارێزگایەکی گرنگی هەرێمی کوردستانە دەبێت کار بکەین کەرکووک لەژێر چنگی بەغدادەر بکەین چکە بڕیارەکانی بەغدا دەرحاق بە خەڵکی کەرکووک زۆر شۆفێنیانەیە زۆر مەترسیدارە لەگەڵ هەموو ئەوانشە من بڕوام وایە تا ئێستاکە ئێمە گەیشتوین بە ئاستێکی زۆر باش لایەنی کەم لەم قۆناغە کە فشاری زۆرمان لەسرە ئەبێ ئەم دۆخی کەرکووک وەکو ئێستا بهێڵینەوە سازش نەکەین لەژێر ئەو فشارانەی کە لەسەر خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووکدا سپاس کاک نەجار دوا قسەی تۆ يعني من آخرين جملة كان كجرك مبلم برادر وتي ك مادام حكومي مركزي ناراضي لقرارات كرد أما قانزازي كرد من ألم أما عدلية تواونية دو هذه أساسي هي تحرير عراق كرديان لازم بيك وإداري عراق بكن أما يك دوم تشت من با يك موضوع احتمالا برامبر سياسة مداراني كردكان كس نالي أم قصية من زور لقل أمريكية كان لقل سياسية كان لها مو أطراف دول الجوار لها مو أطراف علاقة معناها معلومات دي كس رازينية لسر موضوعي كركوك احتمال باجتماع السري لقاع عليه ما لقلتان بس لدروا علينا عكس من تيلم عليهم استاكا ملتي كرد يك جياني دروستي كردوها الاخوة بزياد بي الحمد لله استا عراق همو
حسادت ئەیکە ئەم سێ پارێزگایە ئەم سێ پارێزگایە بیپارێزن قوربانی مەکەن لەسەر مەوزوعی کەرکووک مەوزوع کەرکووک ئەگەر ئەم ساڵە بەبەستەوەیە ئەم سێ پارێزگایە محافظت بکەن و بیپارێزن واز لە کەرکووک بێن نالێم وازە ئیش بکەن بەس بە تهدید بە سلاح بە چەک نا بۆ من ئەلێم حتى ئەمریکا کە ئەمریکایە هات بۆ عێراق بە چەک گەرەکێتی بمێنی نەیتوانی ئیستا ئەم فترەیە ئەم عەسرە ئەلێن بە عەرەبی ئەلێ عەسر الشعوب عەسری ملەتە تفكيري كسب تشك وشر نكن لأنه همومان لخطر بن يكسف هنا عراق يكسف هنا من اليوم بسياسات بعلاقات بإدارات بنفسي دريج كم إيش بكن لسر أم موضوعا هم ليرا جيانتان ضمانتي أبي هم لسر كركوك أتوانين إيش بكن من دليم عراق لناو عاصفة يا إستا لناو عاصفة همو دول الأطراف احتمال بدون استثناء همويان سياسات يعني هي لنا وكركوك هر كس يك دسي هي لنا وكركوك بالتأكيد همو يانش مصلحتي إما إيش ناكن لازم إما موضوعات تيبقى موضوع باش عراق بدس معنا وإستوى لله الحمد بباريزن نختي وقت بيش بدن إن شاء الله حل بيه كم همو مشاكل بيكرج ناتواني حل بله دوا وتيتو كاكمله أخو بسري كركوك كركوك بسري موضوعك يا أبي بشر بيت ئەمە کە کاتی بەسەرچوو بەڕاستی کاتی شەڕ نەماوە ئێساکانە وەکو کاک نەزانەتی ئەمە یەک دوو ڕێگەی مادەی 140 ڕێگەی مادەی 140 ئەو ئالەتی کە هەم لە بەغاوە بە دەرەجە یەک مەسئولی یەکەم و هەم سەرکردایەتی کوردیش ئالەتی خراپی بەکارهێناوە ئوسلوبی خراپ بووە من پێم وایە ئەوەی کە ماوەتەوە سەر ئەوەی کە خەڵکی کەرکووک خۆی لەمەدا بە ڕێگەی مەدەنیانە فشاری زیاتر بزاتە سەر بەغا و هەم بخاتە سەر هەرێمی کوردستانیش بۆ ساخکردنەوەی ئەو مۆزوعە وأبي فشاري زماوري بالراسي دروسكين ومنظمات مجتمعي مدني بين وخلق بيت سرزاده خلقي كروك أبي خوي نفس دابراو كانوا بس هميتي أبي خلقي خوي مشوري خوي بخوا وداوي بشتوانيش لخلق سليماني وهولير ودوهوك هموش ولا كان كا ولو إما لقلب برادرين تركمانيا نقاط مشترك مع زوره مثلا كاك نزاد إيوه أرسل داجير كراوة إيوه مش داجير كراوة إيوه خلق تاني شهيد كراوة إيوه كراوة أنفال كراوين إيوه كراوين باشە بۆ پێکەوە نەبی فەرمووی لەگەڵمان وەرنە سەر شەقام بە خەباتی مەدەنیانە ئەڕۆین بزاق دەگەنە سەر مالکی بێ بڕات ئەو شتەکان جێبەجێ بکات بلە بەزم لە دەستورە بەغیر دەستوری هیچ ناکەی فەرموو با ئێمە دەست بەکار بین سپاس بەڵێ لە کۆتاییدا سوپاسی کاک نەجات حسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەروەها کاک مەلا فەرمان هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان و سوپاسی کاکاوێز مەلا پەروێز ڕۆژنامەنووس و لێپرسراوی ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان لە شاری کەرکووک سپاسی و میوان ئازیزانە کەم ئەرکیان کێشا لەگەڵمانە بڵێ بینەرانی ئازیز بەناوی خۆم و ستافەکەمەوە سپاسانەکەم کە بینەرمان بوون بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان دەتوانن پەیوەندی بکەن بە لینکی NRT یاخود لینکی بەرنامەی بەکراوەی لەسەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوا بێت دەستان خۆش بێت لەشتان